دابێتن دوێنێش لەگەڵ جەنابی وەزیری ناوخۆ لە کۆبوونەوەیەکدا باسمان کردووە تەواوی پاڵپشتی خۆشی جەنابی وەزیر دەربڕی بۆ ئەوەی بە هەموو شێوەیەک هەرچی پێویست بێتن و هەرچی پێویستی لۆجیستی بێتن یان پێویستی مرۆوی بێتن ئێمە ئامادەی بکەن بۆ ئەوەی بتوانین بە زووترین کات ئەو قوربانیانە بدۆزینەوە. ئەوەی بەڕاستی ئەوەی کە جێگای داخە ئەو تەمان سیارەکە تا ئێستا سیارەکەمان نەدۆزیوەتەوە ئەمڕۆکە لەگەڵ بەرگری شارستانی ئیدارەی سەربەخۆی سۆران چەند ڕێکارێکی دیکەمان دەست پێ کردیا ڕێڕەوەکمان دروست کردێ بۆ ئەوەی حەفارێک بتوانێتن لە ئاوەکە نزیک بێتەوە لەو شوێنێک کە ڕووداوەکە تێیدا ڕوویداوە هەوڵ بدرێتن بە لە ڕێگای حەفارەوە بچینە ناو قوڵایی ئاوەکە چونکە ئاوەکە زۆر قوڵە ئەوەی کە کێشەیە بۆ ئێمە لەو وەرزەی ئێستادا شەپۆلی ئاوەکان زۆرن و شەپۆلی ئاوەکانیش سافنینە لێلن بخۆتان زانن بۆهۆی ئەو کەش و هەوای بەو چەند ڕۆژانی دوایی بارانێکی زۆر هات بۆیە کارەکانی تیمی بەرگری شارستانیش قڕستر بووە بەڵام ئێمە دێرەوە دەمەوێت هەموو لایەک دڵنیا بکەینەوە کە بە هەموو شێوەیەک و زۆر بەچڕی کار لەسەر ئەوە دەکەین بە زووترین کات ئەو قوربانیانە و ئەو سیارە بدۆزینەوە تیمەکانی ئێستاکەوە کە باسم کردێ چەند تەکنیکێکی دیکە ئێستا لە ئارادایە و کاری لەسەر دەکەن ئەمڕۆکە تا دوای عەسر ئینشاڵڵا تا دوای عەسر شتێکمان بەدەست دەکەوێتن لە هێنانی تیمی باشتر و لە هینانی هەندێک بابەتی لۆجیستیکیش بەردەوامین بۆ ئەوەی بابەتی کاری مقناتیسی گەورەتر و تەکنیکی باشتر بۆ ئەوی بتوانین بە زووتری کات ئەو قوربانیانە بدۆزینەوە. کاتی ئەوە نەهاتووە بیر لە ڕێگە چارەیەک بکرێتەوە بە درێژایی ئێمە 1000 کیلۆمەتر ڕووبارمان هەیە کاتیوە نهاتووە ڕووداوی بەهۆی ئەوتە ڕووداوی ئاوا زۆرمان ئەبێت بربەستێک لە نێو ڕووبارەکاندا دابدرێت لە کاتی بوونی حاڵەتێکی ئاوا ئەو بربەستە لە شێوەی دەرگابێت لە شێوەی شەبەکە بێت بۆی دابخرێت و مەسافەی گەڕان و پشکنین کەمتر بێتەوە. تەمانەوە دراسی زۆر لەسەرەوە بابەتە کرایە و چەند شوێنێکشمان دیاری کردبوو ئەوەشان کارێکی ئاسان نەبوو چونکە ئاستی ئاو لە وەرزی زستاندا زۆر بەرز دەبێتەوە ڕاگررتنی ئەو بربەستانە کارێکی ئاسان نییە هەرچەند ئێمە کارمان لەسەر کردووە چەند تەکنیک و میکانیزمێکیش ئێستا دراسی کراوە هەوڵ دەدەن جێبەجێ بکەین بەڵام بە شێوەیەکی گشتی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و درێژایی ئەو ڕووبارانە لەو سنوورە یەکزار زۆرە لەوانەیە کۆنتترۆلکردنی تۆزێک ئاستەم بتن بەدواراتچونمان کردووە لەسەوەی کە ئەو گاردێرانە بەشێکیان لە شەقامەکە یان لە ڕێگایەکە نین و کولپێکی کەمیشی دەوێت ئێوەکەی ئەم پرۆژە جێبەجێ و لە لایەکی دیکە هەوڵێک هەبوو بۆ ئەوەی کە ڕێگای نێوان خەلیفان سۆران بکرێتە دوو سایت بە تایبەتی ناوگەلی ئالیبەت ئەوە گەیشتۆ بەکوێ چیجان کردووە؟ طبعا بابەتی بربەست ئەمە لە زۆر شوێنی دیکە پێویستمان بە بربەستەیە سنووری جۆگرافیای ئیدارەی سەربەخۆی سۆران هەم ناوچەیەکی زۆر بەرفراوان و گەورەیە و هەم شوێنێکی سەختیشە زۆر جاران قورسیشە مە بتوانین لە هەموو شوێنێک ئەو بربەستانە دابنێن ئەو شوێنێک کە ورداوەشی تێدا ڕوویداوە لە بەرامبەر چەند چێشخانەیەکە کە کراوەیە و خەڵک لێ ڕادەوەستیتن ینی شوێنێک نەبووە شوێنی تاسەی لێ بووە شوێنی سەبرکردنەوە بووە شوێنێکی خەتی سەریع نەبووە کە زیاتر تەرکیز لەسەر دانانی بربەست کرابێتن بەدڵنیایەوە بربەست هەر پێویستە بەڵام بە شێوەیەکی گشتی سنوورەکە زۆر بەرفراوانە و هەموو ئەو شوێنانێک کە پێویستی بە بربەستە بۆ بربەستی دانراوە زۆر جارانیش بربەستەکانیش لە ڕووداوەکان تووشی تێکچوون بووینە بەڵام بە بەردەوامی تیمی لیژنەی ئەندازەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ کار لەسەر چاکردنی کردێ بەنسبەت پرسیاری دوم بە جۆ سایدکردن تامان ئەو پرۆژەیە کە تا خەلیفان هاتیەوە ئێستا هەنگا خۆناغی دووەمی جێبەجێکردنی ئەو پرۆژەیە کە تا گەلیا کاری لەسەر دەکرێت و دەستمیم و دیزاینەکانی تەواو بووە بەهۆی ئەو قەیرانانە کە ئێستا ڕوبەرووی هەرێمی کوردستان بۆ کارەکانیان ڕاگیرا بەڵام دیسانیشەوە ئەگەر جۆ سایدیش بکرێتن بەڵام ئەگەر شوفێران پابەندی ڕێنمایەکان نەبن بەڕاستی ئەو ڕووداوانە دووبارە و سەدبارە دەبنەوە من دەمەوێت لێرەکانش ئەوە وێڕای خەمی قوڵمان بۆ ئەو خانەوادەیە داوا لە شوفێران دەکەین تکایان لێ دەکەین لێیان دەپاڕینەوە تکایە پابەندی ڕێنمایەکان بن و ئەو شوێنانێک کە خێراییەکانیان دەبێتە مەترسێکی یەکجار زۆر هەوڵ بدەن کۆنتترۆلی خێرایەکان بکەن بۆ ئەوەی ڕووداوی لەو جۆرانە دووبارە نەبێتەوە. کۆنگرەی ڕۆژنامەوانی بەڕێوەبەری